الحمد لله، وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. برا خوشکانی بەڕێز بینەران و بیسەرانی خۆشەویست، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی نۆیەمە لە بابەتی چاو بە خۆدا ژێڕانەوە. لەم ئاڵقەیەماندا لە بواری شوێنکەوتنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، گرتنی ڕێبازی پێغەمبەری خوا و چۆنیەتی هەڵس و کەوتکردنمان لەگەڵ ڕێباز و ڕێو شوێنی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم قسە دەکەین. خوا سبحانه وتعالى دەفەرمێت: وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله. هیچ پێغەمبەرێکمان نەناردوو مەگەر بۆ ئەوەی فەرمانبەری بکرێ بە مۆڵەتی خوا. پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ گۆڵبژێری نێو مرۆڤایەتین. خوا سبحانه وتعالى سوورەتی النمل دا دەفەرمێ: قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى. بڵێ ستایش بۆ خوا و سەلام لەسەر ئەو بەندانەی خوا کە هەڵی بژاردوون. پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام هەڵبژێردراوی خوان لە نێو مرۆڤایەتیدا. پێغەمبەرانی خوا چاکترینی مرۆڤەکانن لەسەر ئاستی هەموو مرۆڤایەتی، واتە لە هەموو مرۆڤەکان معدن و ناخی و زەکماشیان پاکتر بووە، عەقڵیان سەلیمتر و بەهێزتر بووە، دڵیان بێدارتر و هۆشیارتر و پاکتر بووە، ڕەوشتیان بەرزتر و جوانتر بووە و بە کورتی شایستەتر بوون کە خوا سبحانه وتعالى هەڵیان بژێرێ. وەکو دەفەرمێ: الله أعلم حيث يجعل رسالته. خوا زانایە، زاناترە لە شوێ پەیامی خۆی دادەنێ. پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وآله وسلم کۆتایی پێغەمبەرانە و سەروەری پێغەمبەرانیشە. کۆتایی پێغەمبەرانە بەدەقی ئاەت کە خوا دەفەرمێت: ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. سورة أحزاب. محمد بابی هیچ کام لە پیاوەکانتان نییە، بەڵکو پێغەمبەر و ڕەوانەکراوی خوایە و کۆتایی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام. واتە لە دوای هاتنی پێغەمبەری خاتەم محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموطەلیب سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دەرگای پێغەمبەراتی گاڵە دراوە، پێوە دراوە، و لە دوای کۆچی دوای محەممەد عەلەیهی سەڵات وسەلام وەحی و پەیامی ڕاستە و خۆی خوا بۆ مرۆڤەکان پشراوە، چونکە خوا سبحانه وتعالى ڕاستەوخۆ تەنیا پێغەمبەرانی دواندوون، تەنیا وەحی تەنیا بۆ ئەوان هاتووە. وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێ: ما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب أو يرسل رسولا فيحيي بإذنه ما يشاء إنه علي حكيم. هیچ مرۆڤێک بۆی نییە خوا بیدوێنێ إلا وحيا مەگەر بە وحی. وحیش تایبەتە بە پێغەمبەران و عەلەیهیم الصەلاة وەسەلام. وحی بە معنای تایبەتەکەی، گەنا وحی چەند معنایەکی دیکەشی هەن، بەڵام بە معنای تایبەت و زاراوەیی تایبەتە بە پێغەمبەران و سەڵات و سەلامی خوا لەسەر بێ. إلا وحيا أو من وراء حجاب، یا لە پشت پەردەوە خوا بیان دوێنێ، وەکو موسای دواند عەلەیهی الصەلاة وەسەلام وكلم الله موسى تكليما، أو يرسل رسولا فيحيي بإذنه ما يشاء، یاخود پێغەمبەرێک بنێرێ و بە مۆڵەتی خوا ئەوەی کە خوا مەبەستێتی ڕای بگەێنێ. محەممەد صلی الله عليه وسلم سەروەری پێغەمبەرانیشە، وەکو خۆی فەرموویەتی: أنا سيد ولد آدم يوم القيامة ولا فخرة. من گەورەی ڕۆڵەکانی ئادەمم لە ڕۆژی دواییدا بە شانازیشەوە وا ناڵێم. شانازی بە شتێکەوە ناکە کە خوا پێیداوە سبحانه وتعالى و ئازایەتی خۆی تێدا نییە. و پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام هەموویان خوا هەڵی بژاردوون و وحی و پەیامی تایبەتی خۆی بۆ ناردوون.
مەبەستمان لە شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم اتباع سنة النبي ئەوەیە کە ئێمە ئەو ڕێی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆی دیاری کردوین، ئەو ڕێی شوێنەی بۆی داناوین، ئێمە بەدوای ئەو ڕێو شوێنە بکەوین لە دینداری و لە مسلمانەتیماندا. سنة النبي يعني طريقة النبي، ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم. ڕێبازی پێغەمبەر پەیوەندی چییە لەگەڵ قورئاندا؟ لە ڕاستیدا بە پێچەوانەی حاڵیبوونی زۆر کەس ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم جیانیە لە قورئان، بەڵکو هەنا و هەوێنی ڕێبازی پێغەمبەر قورئانە. و ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام بریتێ لە چۆنیەتی بەڕێوەبردن و کارپێکردنی قورئان. خوا سبحانه وتعالى سورة النحل دا فرمي وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. ذكر من بولاي تو دا بزاندو تاكو أوي بويان دا بزيندرا وبويان رون بكيوا ولعلهم يتفكرون وبلكو خوشيان بير بكنوا. أرشي پیغمبر صلى الله عليه وآله وسلم بريتيب ولا رون كردنوي أو وحي و پیامەی کە خوا دای بەزاندووە بەچی ڕوونی بکاتەوە؟ بە جێبەجێکردنی، بە چۆنیەتی ئەنجامدانی لەسەر لە دنیای واقعدا و لەسەر زەوی. ئایا ئەرکی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوە بۆ کە قورئانمان بۆ ڕوون بکاتەوە بە بێژەکانی بە وتەکانی؟ بە تاکید نەخێر. ئەگەر ئەرکی ئەوە بوایە ئێمە ئێستا التفسير النبوي للقرآن الكريم ما لبردەستدا بوو، ڕوونکردنەوەی پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆ قورئان. بەڵام ئێستا ئێمە ئەومان لەبەردەست نییە، بەڵام چیمان لەبەردەستە؟ التطبيق النبوي للقرآن الكريم، جێبەجێکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆ قورئان. ئێمە ئێستا ئەومان لەبەردەستە. کەواتە ئەوەی پێغەمبەر عليه الصلاة والسلام کردوێتی خوا بۆ فەرمانی پێ کردووە. ئەگە فەرمانی پێ کردبە هەموو قورئانمان بۆ تەفسیرکە، هەمووی بۆ تەفسیر دەکردی لە سوورەتی بەپێی ڕیزبەندی مصحف لە سوورەتی الفاتحەوە تا سوورەتی الناس، یا بەپێی ڕیزبەندی دابەزین لە ئاەتەکانی اقرأ باسم ربك الذي خلق لە سوورەتی العلق تاکو کۆتە ئاەت واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. تاوێ کە کۆتە ئاەتە بەڕای زۆربەی ڕوونکەرەوانی قورئان دابەزیوە. بەڵام ئێستا ئێمە ئەومان لەبەردەستدا نییە، کەواتە پێغەمبەر عليه الصلاة والسلام بەوە ئەرکدار نەکراوە، بەڵکو ئەو ئەرکەی بە پێغەمبەری خواست پێدراوە ئەوە بە کە قورئانمان بۆ ڕوون بکاتەوە، واتە بۆمان ڕوون بکاتەوە چۆن جێبەجێ دەکرێت، چونکە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوەی بۆ ڕوون کردوینەوە لە دووتوێی ڕێبازەکەیدا، ئەوەی لەسەر ئەرزی واقع بۆی تەجسید کردوین، بۆی بەرجەستاندوین، بریتێ لە چۆنێتی جێبەجێکردنی قورئان لە ڕوەکردەیەکەیەوە. هەڵبەتە ئەگەرنا لە ڕووە فیکری و تیۆریەکەیەوە خوا سبحانه وتعالى بەگشتی فەرمێتی قورئان ڕوونە. لە سەرەتای سوورەتی الحجردا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين. ولا سەرەتای سوورەتی النملدا دەفەرمێ طاسين تلك آيات القرآن وكتاب مبين. کەواتە ئەوەی بۆ پێغەمبەری خاتم دابەزێنراوە چ بە شێوەی خوێندراوەی قورئان چ بە شێوەی نووسراوەی کتاب لە هەردوو حاڵەتەکە ڕوونە و ڕوونکەرەوەیە، چونکە وشەی مبین هەم بە معنای ڕۆشن دێ لە خودی خۆیدا ڕوونە ئاشکرایە، هەم بە معنای ڕۆشنکەرەوە و ڕوونکەرەوەش دێت. شو دەگونجێ مبین لە ئەبانەی لازیمەوە هاتبێ، وەکو ئەبان المدرس الدرس، وەکو ئەبان القمر و مانگەکە دەرکەوت، یاخود لە ئەبانەی ئەمە ئەبانەی متعدية وياخذ أباني متعدي تيابركر بو بركار وكو أبانا المدرس الدرس ياخذ أباني لازم كبيسي ببركار ناكا وكو أبانا القمر يا أبانة الشمس مانجا كدر كود خورا كدر كود. بهردو أتاكي قرآن رونا ورون كرويا وكتابك لبردسي إمدا هي بنو سراوي دي سان رونو ورون كرويا. بويا بيغمبر عليه الصلاة والسلام ئەوەی کە ڕوونە ڕوونی نەکردوێتەوە مەگەر شتێک هاوڵان لیان ئیشکال و گرفت بوو بێ، بۆ وێنە
کە زۆر لە ڕوونکەروانی قورآن ئەم ئاەتە بنمونە دێنەوە کە دەفەرمێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون لسورة الأنعام دا أواني إيمان يعني هنا وإيمان كان تيكل بستم نكردو أوان دڵنیاییان بۆ هەیە ئەوانە ڕێڕاست گرتوانن هاوڵان گوتیان ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەومان بۆ جێبەجێ ناکرێ وأينا لم يظلم نفسه کامەمان ستەمی لە خۆی نەکردووە فەرمووی مەبەست پێ ئەوە نییە لە گوناح نییە لێرەدا لە وشەی ظلم بەڵکو مەبەست پێ شیرکە فەرمووی ها عەبدە ساڵحەکە دەفەرمی یا بونەی لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم ئەی ڕۆڵە هاوبەش دامەنێ بۆ خوا هاوبەش بۆ خوادانا ستەمێکی گەورەیە هەروەها لە شوێنی دیکەشدا هەر هاتووە کەواتە ئەگەر شوێنێکی ئاوایان بۆ ئیشکال بۆ بۆی ڕوونکردن و ئەگەر نا قورئان هەمووی ڕوونە و ڕوونکەرەوەیە بەڵام ئەوەی قورئان کە پێویستی بە ڕوونکردنەوەیە چییە شوێنێتی جێبەجێکردنەکەیەتی بۆ وێنە خۆی پروردگار دەفەرمێ ئەقیم الصەلاة یا ئەقیمی الصەلاة چۆن نوێژ بەرپا بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر مینبەر نوێژی کردووە بەلای کەمەوە دوو جار لە صەحیح بوخاری مسلم داهاتووە لەسەر مینبەر نوێژی کردو دوای فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی وەکو چۆن منتان بینی ئاوا نوێژ بکەن هەروەها ڕۆژوو گرتووە و بە هاوڵانی فەرمووە بزان یعنی من چۆن ڕۆژوو دەگرم یا حەجی کردو فەرموویەتی لتەأخذوا عنی مناسیکەکم بۆی خواپەرستیەکانی حەجم لێوە فێر بن بزان چۆن خواپەرستیەکان ئەنجام دەدەم هەروەها هەموو هەڵسو کەوتەکانی دیکە نانی خواردو بەدەستی ڕاست و لە پێش خۆیەوە و بیسمیلای کردووە و یەکێک لە گەنجێکی کە دوایی دەبێتە هاوڵ کە عومەری بنی ئەبی سەلەمەیە دەجێڕێتەوە کە لە سەرەتاوە نەیزانیوە دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بینی من بیسمیلایم نەکرد و بەدەستی چەپم خوارد و لەولاتر خواردم نەک لە پێش خۆمەوە دیارە قاپێکی گەورە بۆ دانراوە فەرمووی یا غولام سەمی الله وكل بيمينك وكل مما يليك أي ڕۆڵە ناوی خوا بێنە بەدەستی ڕاست خۆ لە پێش خۆشتەوە بخۆ واتە لە یەک ڕستەدا سێ ئەدەبی نان خواردنی فێرکردن هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆن بەرگ و پۆشاکی پۆشیوە و چۆن چۆتە مزگەوت و چۆن هەموو کار و چالاکیەکانی دیکەی ئەنجام داوە بەکردەوە پێشانی هاوڵانی داوە خوالیان ڕازی بێ و سەرمەشقیان بووە کەواتە شوێنکەوتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوە وا تاکەیەتی ئێمە موو بە موو هەنگاو بە هەنگاو بە شوێن پێیدا بڕۆین چ لە بواری ئیمان و عەقیدەیدا چ لە بواری خواپەرستیەکاندا چ لە بواری تاعەتدا بەگشتی چ لە بواری حەڵاڵ و حەرامدا چ لە بواری هەڵس و کەوت و ڕەوشت و ئاکاردا هەڵس و کەوت و ئاکاری تاچی خێزانی کۆمەڵایەتی سیاسی کە خوا دەفەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە بە دڵنیایی لە پێغەمبەری خوادا بۆ ئێوە سەرمەشقێکی باشەیە واتە لە هەموو شتێکدا بیکەنە سەرمەشقی خۆتان بیکەنە پێشڕە و چاوساقی خۆتان و بە دوایدا بچن هەڵبەتە ئەمە لێرە کۆتایی بەم ئاڵقەیە دێنی بەڵام لە ئاڵقەی داهاتوودا ئەم مەسەلەیە زیاترشی دەکەینەوە تاوی دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين